دیار ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بە تایبەتتر بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەڵەسێ بە ئەنجامدانی کەمپینێک بۆ پاراستنی شاری سلێمانی لە خۆراکی ناتەندروست. ئێوە بۆ خۆتان نەزان سلێمانی یەکێکە لەو شارانەی کە توانم بڵێم لەسەر ئاستی عێراق لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی خۆراکی تەندروستەوە لە پێشەوەی شارەکانایە. بۆیە ئێمە مانەوەی ئەم ڕیزبەندیە بەو شێوەیە بمێنێتەوە بەڵکو باشتریش بێت. بۆیە ئەمڕۆ بەسپاسەوە بەڕێوەبەرایەتی خۆپاراستی تەندروستی سلێمانی ئەم کەمپینەیان ئامادە کردووە بۆ ئەوەی بتوانن شاری سلێمانی لەو خۆراک و لەو مادانەی کە بۆ خواردن و خواردنەوە بەکارێ بپارێزن کە ناتەندروستن. دیارە کەمپینەکە 10 ڕۆژە خایێنێت و زیاتر لە 320 کارمەندی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەشدارە بێتیایە کە خۆیان لە 107 تیمە بیننەوە. نزیکەی 35 ئۆتۆمبیل لە پرۆسەکەیان بەشدارە بێ. وەکو باسم کرد پرۆسەکەش 10 ڕۆژە خایێنێ. ئامانجی ئێمە لەم کەمپینە دوو ئەرکی سەرەکیانەیە تیمەکان. یەکێکیان پشکنینە، ئەوی تریشیان هۆشیارکردنەوەیە. دیارە پشکنینەکان تارگێتەکەمانەوەیە کە 4000 شوێن پشکنینی بۆ بکرێت کە شوێنی دروستکردنی خواردن و فرۆشتنی خواردن و شوێنی خواردن و خواردنەوەن. لەناو ئەم 4000 شوێنە 500 نمونەی خۆراک وەرەگیرێ سەرڕایەوەی کە چێکی هەموو بڵێن مۆڵەتەکانیان، کارمەندەکانیان، پشکنینی کارمەندەکانیان، مۆڵەتی کارمەندەکانیان، شوێنی کارەکەیان، ئەو مەوادانەی کە بەکارهێنن سەرڕایەمەش 500 نمونەی خۆراک لەو شوێنانە وەرەگیرێ بۆ نزیکەی 500 نمونەی ئاو لە هەموو شوێنانە وەرەگیرێ بۆی دڵنیابین لەوەی ئەو ئاوەی کە بەکارهێنین ئاوێکی تەندروستەیاننا. و لە یەکێکی لە ئامانجەکانمان وەکو باسم کرد هۆشیارکردنەوەیە. لەم هۆشیارکردنەوەیشدا 1500 شوێن سەردانی ئەکرێت و تیایدا پرۆسەی هۆشیارکردنەوە ئەنجامەدرێ. 500 یان خوێندرگاکانن لەوێ خوێندکارەکان هۆشیارەکرێنەوە خواردنی تەندروست چییە، چی بەکاربێنن، چۆن بەکاری بێنن و هەروە 1000 شوێنی تریش کە وەکو وتم خواردنی تیا ئامادەکرێ و خواردنی تیا فرۆشترێ و خواردنی تیا ئاخورێ بۆ ئەوەی هەم کارمەندەکانیان هەم سەحەبکارەکان خۆشیاری تەواویانە بێ لەسەر ئەو خواردنانەی کە پێشکەش بە هاوڵاتیان یەکەن. وەکو باسم کرد پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگایانەی کە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی خواردنی تەندروستەوە پێشکەوتنێکی زۆری بەدەستێناوە. هەرچەندە ئەمە لەوە چه هەندێک جار بەداخەوە کاریگەری هەبوو بێ لەسەر ئەو داهاتەی کە بۆ پارێزگای سلێمانی کە ئێستا کێشەیەکی گەورەی لە ناو پارێزگاکەمان دروست کردووە. ئەو ڕێکارانەی کە ئێمە ئەیانگرینە بەر لە سەر سنوورەکان ڕێکاری تەندروستی تەواوەتین و بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی بازرگانی عێراق کاری لەسەرەکەین. بەداخەوە زۆر جار ئێمە ڕێگە نادەین هەندێک خواردن بێتە ناو هەرێمی کوردستان یان بێتە ناو پارێزگای سلێمانی سیرەکەی لە مەرزێکی ترەوە بە ڕێگەیەکی تر داخڵە بێت و یێتەوە ناو شار. ئێمە بەوەش هەر کۆڵ نادەین جاری وایە لیژنەکانی قایمقامێت لیژناوە بەشەکانی قایمقامێت بەسپاسەوە لەگەڵ لیژنەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی لە ناو بازاڕەکان پشکنین دەکەن جارێکی کەچێکی ئەو خۆراکانەکەنەوە کەیەنەوە. بەڕێزان تەلەفکردنی خۆراک، بوونی ئەکسپایری خۆراکی خراپ لە میدیاکانەوە، بینینی خۆراکی خراپ لە میدیاکانەوە ئەکسپایر هەبوو مانایەوە نییە کە ئیتر خۆراک خراپ و مانایەوەیە کارەکرێ بۆ ئەو شوێنانەی کە ئەو جۆرە خۆراکانە بەکارێن بە زووترین کات کۆنتترۆڵەکەن هەتا چالاکی گرتنی خۆراکی ئەکسپایر و گرتنی خۆراکی خراپ زیاد بکات. ئەبێ هاوڵاتیان دڵنیا من لەوەی کە پارێزراون نەک ترس و دڵڕاوکیان لا دروست بێ.